چارەنووسی و ئەفغانیانی خۆیان بە فڕۆکەکەدا هەڵواسی چی لێ هات. هێزە ئاسمانەکانی ئەمریکا بڵاویان کردەوە لێکۆڵینەوەیان کردووە لە کەوتنە خوارەوەی ژمارەیە کەس لەسەر فڕۆکەی C-17 لە فڕۆکەخانی حامد کارزای نێودەوڵەتی لە کابولی پایتەختی ئەفغانستان کە ڕۆژی 15 ئاب لە پرۆسی چۆڵکردنی کابولدا خۆیان بە فڕۆکەکاندا هەڵدەواسی بە هیوای بەجێشتنی وڵاتەکەیان بە بۆنەی ئەو دۆخە سیاسی ویداری سەری هەڵداوە. هێزە ئاسمانەکانی ئەمریکا ڕایانگەیاند نووسنگەی لێکۆڵینەوە لەسەر ئەو ڕووداوە گەشتونەتە ئەنجامی سەرەتایی. ژمارە ئەو کەسانی کە سواری فڕۆکەکان بوون بە سەدان دەبوون و هەمووشیان خەڵکی مەدەنی ئەفغانی بوون. خەڵکی بێزار بوون لە وڵاتی خۆیان هەوڵی بەجێشتنی وڵاتی خۆیان داوا لەگەڵ فڕۆکە ئەمریکیەکەدا. هێزی ئاسمانی ئەمریکا دەڵێن نازانین چەند کەس مردوون، بەڵام هەندێک تەرم دۆزراوەتەوە لەسەر تای فڕۆکەکە دوای ئەوەی لە بکەی ئاسمانی لە قەتەر فڕۆکەکە نیشتوتەوە. ئەو کەسانە کە خۆیان هەڵواسی بوو بۆ فڕۆکەکەدا وێنە و ڤیدیۆ خۆیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کردەوە پێش ئەوەی فڕۆکەکە بەرز بێتەوە بۆ ئاسمان. ئەو گرتە ڤیدیۆیانە هەڵای نایەوە کاتێک ئەمریکا سەرقاڵی بەجێهێشتنی وڵاتەکەیە خەڵک خۆیان بە فڕۆکەکانیاندا هەڵدەواسن. هێزی ئاسمانی ئەمریکا دەڵێت ئەو فڕۆکەیە نیشتوتەوە لە فڕۆکەخانەی کابول بۆ ئەوەی هەندێک کەرەستە ئەڵوگۆڕ پێ بکات لە کاتی چۆڵکردنی کابول پێش ئەوەی ستافی فڕۆکەکە کەرەستەکاندا بگرن. سەدان کەس خۆیان خستوتە ناو فڕۆکەکە و هەندێکی تر خۆیان پێدا هەڵواسی بوو. لە درێژەی ڕاگەاندراوەکەدا دەڵێن برارەکەی فڕۆکەوانەکان هۆکاری خراپی دۆخی ئەمنی بووە بۆیە ناچار بەو بڕیارە بوون و فڕۆکەکانیان لەو کاتەدا هەڵفراندووە و چونکە دۆخی ناوچەکە نائارام بووە بۆ ئەوان. ڕاگەاندراوەکەی هێزی ئاسمانی ئەمریکا هیچ ئاماژەیەکی بۆ ڕزگاربوونی ئەو کەسانە تێدا نییە کە خۆیان بە فڕۆکەکاندا هەڵواسی بوو. بەم پێیە پێدەچێت تەواوی ئەوانی کە خۆیان بە فڕۆکەکاندا هەڵواسی بوو یان لەسەر فڕۆکەکان دانیشتبوون هەر بەشەو لە شوێنێک کەوت بنە خوارەوە و گیانیان لەدەستدا بێت.